دلیلم هەیە لە ساڵی 1991 لە دوای ڕاپەڕین خۆم گوتم ئێمە هەڵبژاردن نەکەین. مەسعود بارزانی لە دوای کۆچی دوایی مەلا موستەفا بارزانی لە ساڵی 1970 بووە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و دوای زیاتر لە 25 ساڵیش لە سەرۆکایەتیە و پارتە لە 12 حوزەیرانی ساڵی 2005دا لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بە زەورینەی دەنگ و وەک یەکەم سەرۆکی هەرێمی کوردستان هەڵبژێردرا. دوای تاوبوونی یەکەم ویلایەتی بارزانی لە 25 تەمووزی ساڵی 2009دا بارزانی لە هەڵبژاردننی گشتیدا بە دەنگی لە 170 دەنگدەران بوویەوە بە سەرۆکی هەرێمی کوردستان. لە دوایەوەی بارزانی بۆ ماوەی 8 ساڵ سەرۆکی هەرێم بوو لە 30 حوزەیرانی ساڵی 2013دا و بەر لەوەی ویلایەتی دووەمی کۆتایی بێت فراکسیۆنەکانی پارتی وێکێتی لە پەرلەمانی کوردستان ماوەی سەرۆکایەتی بارزانیان بۆ 2 ساڵی دیکە درێژ کردەوە. بارزانی لە ئێستادا 10 ساڵ دەبێت سەرۆکی هەرێمی کوردستانە و زیاتر لە 35 ساڵە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە. لە ئێستادا پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان لە دانوستاندان لەبارەی سیستەمی حکومڕانی و پیرسی ویلایەتی بارزانی و لە دواهەمین هەڵوێستیاندا بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان ڕایانگەیاندووە دەیانەوێت بارزانی بۆ ماوەی 2 ساڵی دیکە سەرۆکی هەرێمی کوردستان بێت و دواتر ڕەزامەندن سیستەمی پەرلەمانی لە دەستوری هەرێمی کوردستاندا بچەسپێنرێت. بۆ مەبەستەش پارتی پرۆژە یاسایەک ئامادە دەکات بە ناونیشانی تاواوکردنی ویلایەتەکەی بارزانی و بەڵگەشیان بۆم پرۆژەیە ئەوەیە کە لە مادەی 4 لە یاسای ژمارەیەکی سەرۆکایەتی هەرێمی ساڵی 2005 داهاتووە دەبێت هەڵبژاردنەکانی سەرۆکی هەرێم و پەرلەمان لە یەک ڕۆژدا ئەنجام بدرێن و هێشتا 2 ساڵ ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئەگەر جارێکی دیکە ویلایەتەکەی بارزانی درێژ بکرێتەوە ئەوە ماوەی دەسەڵاتی بارزانی وەک سەرۆکی هەرێم بۆ 2 ساڵی دیکە درێژ دەبێتەوە. بەمەش ماوەی سەرۆکایەتەکەی دەبێت بە 12 ساڵ. بەپێی ئەو ڕەشنووسەی لە پێشوودا بۆ دەستوری هەرێمی کوردستان ئامادە کرابوو کاندیدی سەرۆکایەتی هەرێم خولەکانی پێشووی سەرۆکایەتی و بەل لە پەسەندکردنی دەستور بۆی هەژمار ناکرێت. بەم شێوەیە بارزانی دەتوانێت بۆ 2 خولی دیکە سەرۆکایەتی خۆی هەڵبژێرێتەوە، کەواتە بارزانی دوای پەسەندکردنی دەستور دەتوانێت بۆ 2 خولی دیکەش خۆی کاندید بکات و ئەگەر دەربچێت ماوەی سەرۆکایەتەکەی دەبێتە 20 ساڵ. سەرەڕای ئەم 20 ساڵە ئەگەر بارزانی خوازیاری خولێکی دیکەی سەرۆکایەتی بێت ئەوە ئەگەری ئەوە هەیە داوای هەموارکردنەوەی دەستور بکات وەک چۆن عەبدولعەزیز بوتەفلیقە سەرۆکی جەزایر لە ساڵی 2009دا دەستوری وڵاتەکەی هەموار کردەوە بۆ ئەوەی بتوانێت بۆ خولی سێم خۆی هەڵبژێرێتەوە و توانی لە 90 دەنگەکان بەدەست بێنێت. لە پەرلەمان و حیزبەکان کردووە ئەو کوتایی بە و مەوزوعە بینن چون کوتایی پێدینن منی تاعەتیان دەکەم هیچ مشکل